لەگەڵ دەستپێکردنی بژمێرەکان بۆ پرۆسەی سەرژمێری شەقامەکان بە تەواوەتی چۆڵ بوونە و بازاڕەکانیش داخراون. لە نێو ماڵان و کۆڵانەکانیش هاوڵاتیان لە چاوەڕوانی هاتنەکانی بژمێرەکاندان و پرۆسەی سەرژمێری بە گرنگ دەبینن. ئەو سەرژمێریارە شتێکی زۆر باشە بزانن کاکە لە عایلەکی چەند کەس مایە چەند کەس مەمایە چەند کەسن تێدەگەی یعنی بەڕاستی شتێکی زۆر جوانە. هاوڵاتیان حەقا زۆرە لە ماڵەکانی خۆیان ببینێنەوە بەڕاستی یعنی ئەو سەرژمێرە زۆر باشە علی لە بۆەوە باشترە کاکە تێدەگەین بزانین عەدەدی مە چەندە. ئەو ڕۆکە لە مارێ بووینە تازە خوشکە هات ناوەکانی نووسین هەموو پێخۆشحاڵ بوون بەوەی هیوادارین کەس لە مارێ دەرنەچێ چکۆوە قازانجی کوردی تێدایە چەند کورد زۆرتر بی نانووسین زیاتر بی قازان زمانەیە ئەگەر کەمتریش بین ئەوە زەرەرە. شتێکە لە بەرژەوەندی ملەتیە مانای شتێک نییە بری سبێ ڕۆژوەکی زمانی سەدامی بنە عەسکەری خەڵک منداڵی خۆی تۆمار نەدەکرد کوڕە گەنجەکانی تۆمار نەدەکرد ئەو شتێکە دەبین ئاو تۆمار بکرێت سبێ ڕۆژێ هەم دەوڵەت باگراوندەشی لە لای دەبی چ شارێک وەسعی خراپە شارێک چی پێویستە معنەی دەوڵەت زۆرتان لەسەر ئەو ئەحسایەی ئیش بکە. بژمێرەکان لە کاتژمێر 8 بەیانی تاکو 12 شەو سەردانی ماڵەکان دەکەن. بەڕێوەبەری ئاماری هەولێریش دەڵێت تاکو ئێستا لە 95 خانەوادەکانی هەولێر تۆمارکراون. ئاستەکی باش لە جێبەجێکردنی کارەکان هەیە تاکو ئەو سەعاتە ڕێژەی ئامادەبوونی بژمێرەکانمان لە سەروی 70% لە ئامادەبوونیان لە مەیدان و ئەوەی جێی خۆشحاڵیە بە دەنگەوە هاتنی خێزانەکان و کردنەوەی دەرگاکان ئەمەی دڵخۆش کرد پێشوازی گرنە گەرمەکەی ئەوان و بەڕێزەوە کە شاری هەولێر بەوە ناسراوە ئاستی جێبەجێکردنی کارەکان خێراتر دەکا ئەو قەدەغی هاتو چۆ ئەو پشوە لە بۆ ئەوەیە تەنها ئەتو لەگەر بژمێرەکە ئیتساڵەتەویتن و جوابی وەڵامی پرسیارەکانیان بدەوە ئیدی ئەرکیشت و تەواو دەبیتن. بەڕێوەبەری ئاماریش باسیەوەی کردکەوە هەولێر زیاترین ژمارەی تۆمارکردی ڕێژەی 97 بدە لە ئاستی یەکەمە لە کوردستان ئەمەش دەو گەڕەکەی لە کوردستان وا بزانام لە ئاستی یەکەمین ئێمە 35 بەربژێرمانەیە 13 یاریدە دەرمانەی بەڕێوەبەرشمانەیە ئیشرافشمانەیە. لە دوای 20 مانگ بۆ جارێکی دیکە بژمێرەکان سەردانی ماڵەکان دەکەنەوە. ئەم جارە کۆمەڵێک پرسیاری جیاوازیان ئاراستە دەکرێت. ئەم قۆناغەش تاکو 29 مانگ بەردەوام دەبێت. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.